دکتۆر عەمار عەزاوی سەرۆکی سەنتەری یەرمووک بۆ تۆژینەوە و پلاندانانی ئیستراژی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەزاوی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشەی ژووری هەواڵی کوردستان 24. سەرکردەیەکی چوارچێوەی هەماهەنگی بە ئاشکرا دەڵێ ئێمە چوارچێوەی هەماهەنگی واتە شیعە سەرکۆمار سەرۆکوەزیران سەرۆکی پەرلەمانیش دادەنین، کەواتە تەوافق و تەوازن و شەراکەت کوا لە عێراقا بۆ وایە؟ لە سەرەتادا سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئێوە. ڕاستیکەی ئێمە دەزانین کە پرۆسەی سیاسی لە عێراق هەر لە سەرەتاوە لەسەر ڕێکەوتن بینا کرابوو و لەسەر ئەوەی کە بەڵێنەکان بەزێ بگەیەندرێن ئەو ڕێکەوتانێک کە پێشتر کراون و ئێستاش دەکرێن لە نێوان لایەنەکاندا، بەڵام ڕەنگە لەم چەند ڕۆژەدا لەم چەند ڕۆژەی دواییدا ئەومان بینیوە کە چوون بۆ پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ کە بابەتی سەرەکی هەڵبژاردننی سەرۆک بۆ جێگرتنەوەی بەڕێز محەممەد حەلبوسی لەوێ باسی ئەوەیان دەکرد کە دەگوترا پێویستە ئاسۆیەکی ڕوون هەبێت و پێویستە دەنگ بدرێت. هەموو ئەمانە هەوڵێکن بۆ دوورکەوتنەوە بۆ خۆ دزینەوە لە ڕێکەوتنە سیاسەکان کە حکوومەت لە ئەساسەوە لەسەر ئەساسی ئەم ڕێکەوتنانەوە پێکێنراوە. هاوپەیمانی ئیداری دەوڵەت کە هەموو لە یەک بەشێکە لەو هاوپەیمانیە وەکو پێکێنانی حکوومەتی عێراقی ئەمان ئەم کاریان ئەمڕۆ لە کاتی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومنی نوێنەران ئەوە ڕوون بۆتەوە کە ناکرێت ئیرادە یاخود تێپەڕێندرێت بەر لەوەی کە تۆ ئیرادەی زۆرینە جێبەجێ بکەیت، ئەوانیش ئیرادەی لایەنی سونین کە زۆرینە پێک دێنن. بەماشەوە برا کوردەکانمان لە هەمان پرۆسەدا ئەمان شتەکە زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەو ژمارەی دەنگی بەدەستهێناوە بەڕێز لەگەڕ یەکەمدا بەڕێز شەعلانکرەیەم ئەو دەنگانەی بەدەستی هێناوە نوێنەری تەقادمە لە هەڵبژاردنەکاندا لەگەڕ یەکەم زیاتر لە 152 دەنگی بەدەستهێناوە. ئەمە پەیامێکی زۆر ڕوونی پێ کە هەرچەندە هەندێک لایەن هەوڵ دەدەن خۆیان بدزنەوە بسۆڕێنەوە بە دەوری ڕێکەوتن و بابەتەکاندا، بەڵام ئیرادە هەمیشە ئیرادی ڕاستەقینە سەر دەکەوێت و ئیرادەی ئەندامانی زۆر باشە. بەڕێز عەزاوی بەڕای ئێوە بۆچی پەرلەمان کەوتۆتە ژێر هەژمونی شیعەوە ئەو بڕیار و یاسا و ئەوانەی لە پەرلەمان دەرەچێ بۆ جێبەجێ ناکرێ؟ چێ ڕێگرە لەمە؟ بابەتەکە بەم شێوە ئێمە دەگەڕێنێتەوە سەرەتا بەر لە هەڵبژاردنەکانی ساڵی 2021 و کاتی پێکێنانی حکوومەتی عێراقی لەلایەن پێکاتەی زۆرینە کە ئەو کاتە ڕوتی سەدر بوو زۆنەی دەنگەکانی بەدەستهێنا بوو هەروەها. بەڵێ زۆر باشە، دیارە کێشەیەکی تەکنیکی هەیە. ئێمە هەوڵەدەین ئەگەر هاوکارانمان ئەگەر بتوانن بە زووی ئەو کێشەیە چارەسەر بکەن بۆی بگەڕێنەوە جارێککە بگەڕێنەوە لای میوانەکەمان. نازانم تاخۆ ئامادەیە یاخود نا. زۆر باشە. بەڕێز عەزاوی بەڵێ زۆر باشە، بەڵام دەنگی تۆ هەر ناگاتە لای ئێمە. باش بەڕێز عەزاوی، من پرسیارەکەم ئەوە بوو بۆچی بڕیارەکانی پەرلەمان جێبەجێ ناکرێن، یاساکە جێبەجێ ناکرێت؟ چێ ڕێگرە لەمە؟ ئایا ئەوە شیعەن ناهێڵن ڕێگریەک لەیەکە ناهێڵن جێبەجێ بکرێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە چوارچێوەی هەماهەنگی وەکو پێشتریش گوتم لە سەرتاش ئاماژەم بۆ دوێکشانەوەی ڕۆتی سەدر ئەوەی کە دەسەڵاتەکەی و یاخود کورسەکانی بە میرات بۆمایەوە چوارچێوەی هەماهەنگی بوو. ئیتر ئەوان بە ژمارە بوونە زۆرینە لە نێو پەرلەمانی عێراقیدا. ئەم زۆرینەیە وای کردووە کە کۆنتڕۆلی بڕیارەکانی بەدەست بێت و خۆی بڕیارەکان دەربکات. بیرمان نەچێت کە چوونە دەرەوەی بەڕێز محەممەد حەلبوسی و هاتنی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان کە ئەویش نوێنەری چوارچێوەی هەماهەنگیە
ئەمە وای کرد تۆپەکە بە تایب بکەوێتە گۆڕەپانی چارچەوەی هەماهەنگیەوە و هەروەها ئەوان ئەوەیان دەکرد کە خۆیان دەیانویست بۆیە تۆ ناتوانانی هەر پرۆسەیەکی سیاسی یاخود هەر پرۆژەیەکی سیاسی جێبەجێ بکەیت بەبێ ئەوەی ڕێککەوتن و پابندبوون بە ڕێککەوتن هەبێت لە نێوان لایەنەکاندا ئەو لایەنانەی کە هاوپەیمانیان لەگەڵ یەکتری کردووە و حکوومەتیان پێکەینەوە و بەو ئاڕاستەیە چون کە پشتگیری حکوومەت بکەین بەڵکو پابندی هەیە پێویستە لایەنەکان جێبەجێ بکەن سلە ئەنجومەنی نوێنەران حکوومەت لە بەرامبەر یەکتری پابند بن و ڕێککەوتنەکان جێبەجێ بکەن. زۆر باشە بەڕێز عەزاوی من دەمەوێت ئەم پرسیارە زۆر بەڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە ئەگەر جۆت لە من بێدیارە هێشتا هەندێک کێشە هەرماوە ئەگەر ئەو کێشانە ئەو کارانمان چارەسەری بکەن زۆر باشە بەڕێز عەزاوی من دەمەوێت زۆر ڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیارەم بدەیتەوە. ئێستا دەسەڵاتدارانی عێراق بە هیچ شێوەیەک نایەنەوێ نەڕێز لە دەستور بگرن نەڕێز لە دەستور بگرن نا لە ڕێکەوتنەکان لەگەڵ هەرێمی کوردستان خەڵکی کوردستانیان برسی کردو موچەی موچەخۆران نانێرن بەڕای ئێوە سنتەری توێژینەوەتان هەیە هۆکارەکەی ئەوەیە زۆرینەی کورد سونە مەذهبن و لەسەر مەذهبی شافعین و ناوەکانیان ئەبوبەکر و عومەر و عوسمان و عایشەیە هۆکارەکەی ئەمەیە خۆ کورد جوولەکە نییە بۆ دەیانەوێ ئاوا برسی بکەن و زوڵم لە کورد بکەن عێراق ئاوا بەڕێوە دەچێت. بەر لە هەموو شتێک هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان کە کاریگەرن ئەمانە هەمویان بەیەکەوە ڕێککەوتنێکیان کردووە بۆ پشتگیریکردنی پرۆسەی سیاسی عراقی و پێکەنانی پرۆسەی سیاسی لە عراق لە دوای 2023ەوە هەموو ئەو هاوپەیمانێتی و ڕێککەوتنانەی کە پێشتر کراون هەمویان کوردەکان تێدا بەشدار بوون و هەروەها سەرپەرشتیاری ڕێککەوتنەکان بوون لە پێناو ئەوەی بتوانن عراقێکی فیدراڵ و دیموکراتی پێک بێن ئەمە ئەوەیە کە لە دەستور جێبەجێکرا و پێویستە هەموو لایەکدانی پێدا بنێت هەوڵدان بۆ ئەوە ئیرادەی خۆت بسەپێنی ئەمە بەرهەمی نابێت تەنیا کێشەی زیاتری لێوە بەرهەم دێت عینەکردن کە لە ڕقیکردن لە بابەتەکاندا وا دەکات تۆ دیدگەیەکی ڕوونت نەبێت ئەگەر ئەمە لەسەر حسابی لایەن باشە ئەمە کێشەیەکی زۆر گەورە دروست زۆر باشە بەڕێز عەزاوی بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستور بۆ خودی دیباجەی دەستور دەڵێ پابەندبوون بەم دەستورەوە یەکێتی خاچی عێراق دەپارێزێت ئەگەر پابەند دەبوون کەواتە شتێک نامێنێ بە ناوی خاچی عێراق وانە؟ بەدڵنیاییەوە بەدڵنیایەوە ڕاستە پابەندبوون بە ڕێککەوتنەکان و هەروەها ڕێککەوتن لەسەر ئەو شتانەی کە پێشتر بڕیاری لەسەر درەوە لایەنە سیاسیەکان لەسەر ڕێککەوتن ئەمە شتێکی هەرە سەرەکی پرۆسەی سیاسی عێراق هەر پرۆسەیەکی سیاسی ئەگەر بێت و پابەندی تێدا نەبێت پابەندی بەرامبەر بە ڕێککەوتنە سیاسیەکان بۆ ئەوەی تۆ پرۆسەکەی لەسەر بینا بکەی 2000 شکست دەهێنیت و ناتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانت ڕایی بکەیت بۆیە ئێستا بەڕێز محەممەد شیع سوودانی ڕەنگە هەوڵ بدات یاخود بڵین خۆی دوور بخاتەوە لە سیاسەتی هەندێک لایەنی چوارچێوەی هەماهەنگی و ڕێککەوتنەکانیان کە لە چوارچێوەی هەماهەنگیدان ئەمڕۆ ڕێککەوتنی ئەو لەگەڵ سەرۆک یارم یاخود کۆبوونەوەکان کۆبوونەوەیەکی زۆر باش بوو لەوێ کۆبوونەوە جەختەوە کرایەوە کە ئەوە پابەندن بەرامبەر بە ڕێککەوتنەکان بابەتی موسە و سامانەکانی هەرێمیش لەلایەکی دیکە ڕێککەوتنی لەسەر کراوە پێویستە هەردوو لە پابەندن بە ڕێککەوتنەکانیان ئەوەی کە پێکاتە سیاسەکان ڕێککەوتنیان لەسەری کردو بۆ ئەوەی کێشە نەبێت ئەم کێشانە کاریگەری لەسەر هەردوولا دروست نەکەن وەکو هەر پارێزگایەکە دیکە لە بەسرە لە ئەنبار لە واسط لە تەواوی لایەنەکان دیکە کە حکوومەت پابەندی بەرامبەریان هەیە پێویستە حکوومەتی عراقی چۆن موسەباوەند دابین دەکە پێویستە لە هەرێمی کوردستانیش فەرمانبەر هەیە خەڵکێکێ موچەیان هەیە پێویستە حکوومەتی عراقی ئەمەش جێبەجێ بکات و ئەمە ناکرێت بچێتە ژێرباری ئارەزووەوە و ڕێککەوتنەکان دەبێت لە کاتی خۆ جێبەجێ بکرێن. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر عەمار عەزاوی سەرۆکی سەنتەری یارموک بۆ توێژینەوە و پلاندانانی ئیستراتیژی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.